خوێندنی قوتابخانەی ئاینی بۆ ئامانجی فێربوونی قورئان و شارەزایی پەیداکردن لە ئاینی ئیسلام بوو. ئەمەش دەبوو بە زمانی عەرەبی بێ. زمانی فارسی و کەمتریش زمانی تورکی لە ناوە بوون، بەهۆی ئەوەی زمانی میری هەردوو دەوڵەتە گەورەکە بوون. جگە لەمەش دەوڵەمەندی ئەدەبی کلاسیکیان بە تایبەتیش فارسی جێی خۆیان کردبووە لە قوتابخانەی ئاینی، ئەگەرچی لە بنچینەشدا ئەمانە لە بەرنامەی خوێندندا نەبوون. ڕەنگە مەزهەبی شیعی لە ئێران و حەنەفیش لە ناو تورکە عوسمانیەکاندا هەندە ڕێیان خۆش کردبێ بۆ فارسی و تورکی کە بچن ناو بەرنامەی خوێندنی ئاینیەوە. دیارە هۆی هەرە گەورە و گرنگی دەسەڵاتی دوو دەوڵەتەکە بووە. دەرگای قوتابخانەی ئاینیشیان بۆ کراوەتەوە بۆ ئەوەی زمانی فارسی و تورکی پێ ببەنە ژوورەوە. پێش هەموو شتێگەمە کە قسە لەسەر بیری کوردایەتی دەکەین، بەستمان لە بیری کوردایەتی چییە؟ بەس لە وشیارێکی نەتەوایەتیە مۆزوعەکە حەز و خولیای سەربەخۆی و ئازادیە. ئەمە هەمووی کاردانەوەی کۆمەڵێک ویستگەی هەیە کە ئەم ویستگانە باڵیان شێرشاوە بەسەر واقعی کورد و بزاپی کوردایەتی و میلەتی ئێمە. دەوڵەتی عوسمانی و هەروەها دەوڵەتی سەفەوی و قاجاری. ئێمە قۆناغێکمانەیە پێدەن قۆناغی میرنشینە کوردیەکان لە سایەی ئەم دوو دەوڵەتە، دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی عوسمانی. ئەم قۆناغا تا 1850 دەخایەنێ بەوەی کە میرنشینەکان کۆتاییان پێدێ. لەو قۆناغەدا کۆمەڵێک حرەکات و جوڵانەوە هەیە کە خەسڵەتی ئەو قۆناغەی خۆی وەرگرتووە. دوای لە ناوچوونی میرنشینە کوردیەکان قۆناغێکی بزاف و جوڵانەوەمان هەیە بۆ بربەرەکانی کردنی ئەم دوو دەوڵەتە کە شێخانی تەریقەت و تەچێ و خانەقایەکان ڕێبەرایەتیان کردووە. 2000 قۆناغی هاتنی ئیتیحاد و تەرەقیمان هەیە بۆ قۆڵبوونەوەی ململانەی نەتەوایەتی لە بینی تورک و نەتەوە ناتورکەکان. و 2000 سەرهەڵدانی دەوڵەتی عێراق و دەوڵەتی نەتەوەی ئێران، دەوڵەتی نەتەوەی تورکیا و سووریامانەیە کە کوردستان دابەش بوون بە سەریاندا و کاتێ ململانەیەکان لە ململانەی نێوان کورد و دوو دەوڵەتکە ئێران و عوسمانیا بوو بە ململانەی نێوان سوار دەوڵەتی مرکزی کە ئەوانش سووریا و تورکیا و عێراق و ئێرانن کە کوردیان بەسەرەوە دابەش کراوە. ئەمانە هەر یەکە و خەسڵەتی تایبەت بە خۆی هەیە. بۆیە جوولانەوەی نەتەوە نەتەوایەتیش لە هەموو قۆناغەکان ڕنگدانەوەی ئەو قۆناغەیە. ناتوانین ئێمە دیڕاستەی بیری کوردایەتی و خەسڵەتەکانی بکەین بە بێ ڕەچاوکردنی ئەم قۆناغانەوە. هەر قۆناغە و بە پێی خەسڵەتی خۆی نەبینین. بۆ چونکە بیری نەتەوایەتی و کوردایەتی و هەوڵدان بۆ ڕزگاریش زۆرێک لە کاردانەوەی زوڵمی ئەمانەی تێدایە. زوڵمی ئەمانە بە شێوەی جیاجیا بووە، دەوافعی جیاجیا بووە، بۆیە کاردانەوەکانی جیاجیایە. ئەگەر بگەڕێنەوە بۆ کنەکاری و ئەو پشکنین لەوەی کە بیری کوردایەتیکەی سەرهەڵەیات، بە حکومەیە کە بیری کوردایەتی خۆی بەشێکە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و بەشێکە لەو هەوڵ و تەقەلایانەی کورد بۆ ئەوەی کە ئیرادەی خۆی بێ و خۆی نوێنەرایەتی خۆی بکات. ئەمە وەکو بیری کوردایەتی هەردوو شەکە بەیەکەوە بەتێبینیەوە، هەردوو شەکە بەرهەمی مێژووی هاوچەرخی کوردن وەک کۆتاییەکانی قۆناغی مێژووی نوێی کوردن. یعنی لە کۆتایی مێژووی نوێی کوردەوە سەر هەڵەیە تا ئەم هاوچەرخ. بەڵام هیچ بیرێک نییە بە بیری کوردایەتیشەوە، هیچ بیرێکی نەتەوایەتی و ناسیۆنالیستی نییە کە کتوپڕ لە قۆناغێکە بە قەتیعەیەک دەرکەوت بێت، بەڵکو بەرهەمی پێشینەی هەیە و بەرهەمی ئەو هەوڵ و ئەو تەراکم و هەڵچنینەی هەوڵەکانی پێشترە کە دوای لە قۆناغێک گەشە ئەکات. لە دەروی کوردی شەڕ ڕاستە، لە دەروی کوردی هیچ بیرێکی ناسیۆنالیستی نییە کە سەرەتاکانی لە ئەدەبی زارەکیەوە دەست پێکە، دوایی لە تەشکیلە سیاسەکان دەست پێکە، هەروەها لە ئینتیمای خەڵکیەوە دەست پێکە، پاشان ئەگاتە ناو ئەو ئینتیما سیاسی کە لە چوارچێوەی ئایدۆلۆژیایەکە و دواتر لەوەش فراوانتر لە قۆناغی هاوچەرخە لە چوارچێوەی دیسکۆرسێکە، پارادایم و دیسکۆرسێکی فراوانترە تەشکیل ئەبێت. بۆی ئەڵێم هیچ جیاوازی نییە. ئەگەر سەیری وشەکان بکەین، سەیری وشەسازی وشەی نەتەوە بکەین و وشەی نەتەوایەتی و ناسیۆنالیزم بکەین لە زۆربەی زمانە ئەوروپیەکانە و لە زمانی عەرەبی و لە زمانی فارسیشا سێریکەن پێشینەی وشەکە مانای تری هەبووە. ئەگەر سێری وشەی میلەت بکەین، وشەی میلەت لە عەرەبیە لە سەردەمە زۆر دێرینەکانە بە مانای ئاین هاتووە. ئێمە باشترینی کتێب کە تاریخی زمانی عەرەبی بۆ کۆکردبینەوە و زمانی عەرەبی بۆ کردو بێتە لە قورئان. سێریکە لە ناو قورئانە کە تاریخی دێرینش نییە، لە ناو قورئانە تا سەدەکانی ناوەڕاست
وشەی میلەت بەمانای دین هاتووە میلەتە ئیبراهیمە حەنیفە خۆمە بەستی عەرەب نییە لەبەرەی دینەکە بەو پێکە خۆی بە عالەمی ناساندووە بۆیە بەمانای دین هاتووە. کاتێک کە سەیری مێژووی کوردەکەی لەو قۆناغا ئەوەی کە گرنگەوەیە کە مێژووی خەمڵین و فۆرمەڵەبوونی کۆمەلگای کوردی وابەستەیەکی زۆری بە مێژووی نەتەوەکانی دەوروبەری خۆیەوە هەیە و حاڵەتێک هەیە لە مێژووی کووردا کە بە تێڕوانی باڵێن حاڵەتێکی سروشتیایی ژەوەیە کە کورد بە حکمەوەی کە خاوەنی دەوڵەتی خۆی نەبوو پێشتر خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆی نەبووە و لەگەڵ ئەوەشدا کە خاوەنی کیان و دەوڵەتی خۆی نەبووە دابەشکرا و داگیرکرا و پەڕەوازە کراوە لەلایەن نەتەوە بەهێز و سەردەستەکانی ناوچەکەەوە بە درێژای مێژووی خۆی. ئەمە وای کردووە کە بە سروشتی لەگەڵ نەتەوەکانی دەوروبەری خۆیان گەشەنەکە. نمونە زۆرە لەسەرەوە ئەکرێ باز لە مەسەلەی بەرپاکردنی شۆڕشێکی کردداری واقعی بکەی لە ناو کۆمەلگای کوردیا هەروەکو چۆن هەندێک شۆڕشی گەورە و کاریگەر لە پایتەختی ئەو وڵاتانەی کە کوردی بەسەرا دابەشکراوە ڕوویداوە پێشتر. بەڵام هێشتا ئەمە ڕێگر نییە لە بەردەمیەوەی کە ئێمە باز لەوە بکەین کە هەمیشە نوخبەی خوێنەوار یاخود ڕۆشنبیری کورد ئەوانەی کە تەنانەت نەتەوە سەردەستەکان و دەسەڵاتە داگیرکارەکانیش نەیانتوانیوە وەکۆڵە ئیستیغنایان لێ بکەن پێویستیان بە جوهد و بیرکردنەوە و کارکردنیان بووە ئەمانە لە پایتەختەکانە خاوەنی پلۆپۆستی تایبەتی خۆیان بوون و ئەمانە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو تەوژمە گۆڕانکاریە بەرفراوانی کە لە پایتەختەکانە هەبوو بن جا تەوژمەکان تەوژمە فکریەکان بوو بن یاخود تەوژمە ئاینەکان بوو بن بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر نوخبەی ڕۆشنبیری کورد لەو پایتەختانە دروست کردووە کە دوجار ئەوان بوونەتە هەوێنی بەرەو پێشچوونی کۆمەلگای کوردی. پێشەوەی باز لە بە کوردیکردنی خوێندن بکەین لە قوتابخانەی ئاینیدا واتە نووسینی بەرهەم بە کوردی دەبێ ئەوە بزانین کە لەو ڕۆژەوە قوتابخانەی ئاینی ئیسلام لە خاکی کوردەواری پەیدا بووە فێرکردنی تەقریر هەموو زانستیەکان لە سەرەتاوە بە زمانی کوردی بوو بەڵام زمانی قسەکردن مەلا هەموو دەرزەکانی بەو زمانە کوردیە وتووە ئەوەی قسەی پێکردووە ئەمە زمانێکی کوردی عەرەبی ئامێزی تێکشکاوی تایبەتی بوو گەشت بووە پلەیەک بۆ نوکتە قسەی پێدەگەڕنەوە چونکە هیچ مەلایەکی کورد زیاتریش ئەوانەی ئەلفوبێ و قورئانیان فێری قوتابی و سوختە کردووە عەرەبیان نەزانیوە ئەگەر لە خوێندن و نووسین هەندێکیان لێ هەڵقڕاندبێ لە قسەکردن بێبەش بوون. لە سەدەی 16 لە پاش دابەشکردنی کوردستان لە جەنگی چاڵدێران 1514 بیری ڕزگاری نەتەوایەتی بە شێوەیەکی تازە چرۆی کرد. ئەمە قۆناغی یەکەمی کلاسیکی ئەو بزوتنەوەیە کە ئێستا بەردەوامە. هەر لەو سەردەمەوە هەوڵ و کۆشش درا بۆ بە کوردیکردنی خوێندن یان ڕاستتر زمانی کوردی وەکو کەرەسەیەکی زانیاری تۆمارکراو بێتە ناو قوتابخانەی ئاینیەوە. خۆبیری کوردایەتی ئێمە خەباتی میرنشینەکانمان هەیە لە بەدەرخان و پاشای گەورە و عەبدوڕەحمان پاشا و خانە پاشا و هەموو ئەمانە خواستێکی سربەخۆی لۆکاڵین واتە بۆ سربەخۆی میرنشینەکەی بەرامبەر بە هەوڵی توانەوەی دەوڵەتی عوسمانی بۆ حدودی میرنشینەکە یان تێکەڵبوونە بە سیراعی دەوڵەتی عوسمانی ئێرانی بۆی کە ئێمە خاوەنی بزاپێک بین بۆ دروستبوونی قەوارەیەک بۆ نەتەوا و ڕزگاربوونی میلەت لە دەسەڵاتی هەردوو چیان من وا دەبینم تاریخی ئەم جۆرە زوڵانەوەیە ئەم زوڵانەوە وەکو جانیبی نەزەری و شیعر و ئەدەبیات نا وەکو جانیبی حرەکەیەکی عەمەلی مەیدانی دەگەڕێتەوە بە شیع عەبدوڵڵا بۆ شیع عوبەیدوڵڵا لە ساڵی 1880 بۆیە من بزاوی نەتەوایەتێکی شامل کە قسە لەسەر پرسی کورد بکە و پشت بە هێزێکیان نەبەستێ هانی بدا دژی هێز دەکەیتر واتەوەکو هێزێکی نەتەوایەتی سربەخۆ من دەیگەڕێنمەوە بۆ زوڵانەوەکەی شیع عەبدوڵڵا لە ساڵی 1970 ڕاستە پێشتر بەدرخانە بووە بەڵام بەدرخان کاردانەوەی ئەو دەسەڵاتە مەرکەزیە کە سوڵتان مەحموودی دووەم ویستی بەسەر میرنشینەکانی فەڕەسکە پاشای کەورە بۆ میرەکانی بابانیش ئەمە ڕاستە بۆیە ئەم بزافە لێەوە دەستی پێکرد
لێرەوە کە شیع عەبدوڵڵای نەهری لە غیابی میرنشینە کوردیەکان چکە لە 1950 هەمویان هەتا و کاتە هەمویان لە ناوبرا بوون. لێرەوە ئەم بزاڤە خەسڵەتێکی وەرگرتووە کە خەسڵەتەکە بریتە لە خەسڵەتی بیرکردنەوەی شیع عەبدوڵڵا. بیرکردنەوەی شیع عەبدوڵڵاش چۆن بووە؟ بیرکردنەوەیەک بووە، ینی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک هۆزەکان لە نەهری لە ناوچیە، بەشێکی باش لە میسیۆنەر و بەشێکی باش لە ئەم گەڕیدە و هەروەها نێردە بەریتانیەکان زۆر بەڕوونی ئەمەیان باس کرد. کاتێک کە شیع عەبدوڵڵا کۆبوونەوە بە سەرۆک هۆزەکان دەکا، دەڵێ ئێوە لە دوو ڕوانگەیەوە دەسەوسۆندرێنەوە لە ڕوانگەیەکەوە کە عوسمانیەکان و قاجاریەکان وڵاتی ئێوەیان داگیر کردووە، وڵاتی ئێوەیان دەسەوسێننەوە و خەریکە وڵاتی ئێوە تەسلیمی ئەرمەنەکان بکەن، خۆتان خەبات نەکەن، بە تاکید وڵاتەکەتان دەکەوێتە ژێردەستە و هەروەها شریعەتەکەتان و دینەکەتان لە مێژە دەوڵەتی عوسمانی و قاجاری لە شریعەت و دین لایەندایەوە، بۆیە دینەکەتانش لە مەترسیدایە. ضرورە بۆ گەڕانەوەی شریعەتەکەتان، بۆ گەڕانەوەی عەدالەتی ئیسلام و بۆ گەڕانەوەی ئازادی وڵات و میلەتەکەتان ئێوە خەباتکەن. یعنی شیع عەبدوڵڵا یەکەمین کەسە کە لە ئەجندای حرەکەتەکەی دین و نەتەوایەتی خەمی میلەت و خەمی شریعەت و دینەکەی پێکەوە گرێداوە. واتە ئەمە یەکەمین بزاڤە کە بەم شوناسە. دوای درێژەی پێت مەسەڵەن لە سەلیمی بەدلیسی دەبینین شێخ سەعیدی پیران، شێخ مەحموود، واتە ئەمە درێژەی هەبووە هەتاوەکو نیوەی یەکەمی سەدەی بیستەم. ئەم جۆرە نەبرەیە، ئەم جۆرە بیرکردنەوەی درێژەی هەبوو بۆی کە دین لەگەڵ نەتەوە تەچێ و خانەقاڵ لەگەڵ نەتەوە پێکەوە هاوتەری یەک بڕۆن بۆ ڕزگاری نیشتیمان و نەتەوە. یعنی ئەمە زۆرێکە لە حرەکەتی بیری کوردایەتی. بیری کوردایەتیش ئەگەر وەکو بزوتنەوەیکی سیاسی سەیری بکەین ئەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵ و تەقەلایانەی کورد کە ویستوێتی ئیرادەی خۆی بێت و خۆی نوێنەرایەتی خۆی بکات لە ڕووی شەرعیەوە کوردەکان ئیدارە و ئیرادەی کوردی بن بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگەی کوردستان. ئەمە ئەگەر لە چوارچەوەی قۆناغی بزنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی لەکی بینەوە یەک جیاوازیە لەگەڵ بزنەوەی ڕزگاری خوازی جیهانیە. بزنەوەی ڕزگاری خوازی جیهانی لە جیهانی سێ دەرەکەوێت و دژی ئیستعمار سەری هەڵاوە، بەڵام بزوتنەوەی کوردایەتی بەر لەوەی دژی ئیستعمار سەری هەڵا بێت دژی دراوسێ سەردەستەکانمان سەری هەڵاوە. ئێمە ئەگەر دقت بین لە بیری کوردایەتی ئەوەی کە ئەنگێزەی کوردایەتیا بێت لە ڕووی سیاسیەوە لەناو میرنشینەکانە چەکەرەی کردووە، هەستی پێکەین. ئێمە لە بەڕوونی لە هەندێک میری ئەردەڵانە ئەیبینین، بەڕوونی لە هەندێک میری بابانە ئەیبینین، سەرتۆپی ئەمانە عەبدوڕەحمان پاشای بابانە. لەناو میری سۆرانە زۆر زۆر ئەم شکڵەکانی فراوانتر خۆی بگرێت لە بابان زیاتر لە ئەردەڵان زیاتر، ئەگەرچی ئەوان سکە و خوتبە و ئەوەشە بەناوی خۆیان لێ بێت، بەڵام لە سۆرانە ئەبینی لە ڕێی ئەو دیسکۆرسە سیاسیەوە کە تەشکیلی کردووە هەوڵەیە سەربەخۆی بێت لە عوسمانی لە سەفەوی و هەوڵیش ئەیە لەگەڵ ئەوەشە هەوڵەیە هەم لە ڕووی جبەخانەوە پێویستی بەوان نەبێت، هەم لە ڕووی ئابووریەوە خۆی سەربەخۆ بکات، هەم عەلاقاتی سەر و عوسمانیش دروستەکات. ئێمە ئەبینین لەو ئانەیە محەممەد عەلی پاشای میسر پێچەوانەی عوسمانەکان ئەگەڕێتەوە ئەجوڵێتەوە، بەڵام ئەبینی میری سۆران ئەوێ پەیوەندیەک ساسکە کە لەسەر پەیوەندی عوسمانی لەگەڵ نارەکان عوسمانیشە پەیوەندی دروستەکات. ئەم پەیوەندی هەم ئابووریە، هەم پەیوەندی سەربازی بووە، هەم پەیوەندی دیبلۆماسیە بۆ بەمانایەکی ئەو کاتە نەک بەمانای ئەمڕۆ، بەمانای ئەو کاتە چونکە ویستوێتی ینی هێلکەکانی نەخاتە یەک سەبەتەوە بە قەولی ئەو سیاسیانە کە تەحلیلی سیاسیەکەن. ئەمە چەکەرە سەرەتایەکانی، بەڵام ناتوانین ئەمە بڵێن بیری کوردایەتی بەمانای فۆرمێکی ئایدۆلۆژی یان دیسکۆرسێک کە بتوانێت کۆکەرەوەی هەموو کورد بێت، بەڵکو بە فۆرمی ئەو سەردەمەی خۆی نزیکترین فۆرم بووە کە تعبیر بکات لە کۆمەڵگەی کوردستان، چونکە لە خوار ئەم فۆرمەوە بریتی بوو لە فۆرمی خێڵەکی کە ناتوانێت تعبیر بکات لە هەموو خێڵە کوردەکان، چونکە خێڵ بازنەیەکی بچووکە. لەسەر ئەم فۆرمەوە بریتە لە فۆرمی دەوڵەتانی دراوسێ کە بریتی بوو لە سەفەوی یا ئەفشار یا قاجار، لەو بەریشەوە دەوڵەتی عوسمانی. نمونە زۆرە، بۆ نمونەیەکی وەکو مقداد مەدحەت بەدرخان کە سەرمەشقی کاروانی ڕۆژنامەگەری کوردیە بە شێوەیەکی گشتی، ئەبینین بەرەنجامی ئەوەیە کە مقداد مەدحەت بەدرخان ئاگاداری فەرهەنگ و کەلتوری ڕۆژ ئاوایی بووە، چ لە باڵێن لە میانی پایتەختی دەوڵەتی عوسمانیەوە بگرە، یاخود لە دوای ئەوەشەوە کاچێتە ئەوروپا و دوجارێتەوە بۆ میسر و باڵێن ڕۆژنامەیەکی گەورە و گرنگ وەکو سەرمەشق بەناوی کوردستان دەرەکە، یاخود ئەو شۆڕشە گەورانەی کە لە تارانە ڕوویاوە، یاخود ئەوەی کە کودەتای تورکانی لاو ڕوویاوە، نەک هەر لە پایتەختەکانی ئەوە، بەڵکو بۆ نمونە ئەو شۆڕشانەی کە لە رووسیاژ ڕوویان داوە بە جۆرە لە جۆرەکان لە بیدایەتی سەدەی بیستامە بەستمە کاریگەری گەوریان هەبووە لەسەر
چاوکراوەی و وەکڵێ فێربوونی جۆرێک لە خەبات کە پێشتر کورد ئاشنای نەبووە بەو شێوازە بۆیە ئەمانە کە دوجار یەنەوە یاخود بەشداری لەو شۆڕشاناکەن کە لە تاران و لە ئەستەمبول ڕۆئەدەن یاخود جۆرێک لە خۆپیشاندان و داواکردنی ماف بە شێوازی مەدەنی هەموو ئەمانە ڕۆشنبیرانی کوردیش لەسەر هەمان ڕێچکە و با بڵێن میکانیزم هەوڵێن خەباتی خۆیان دەست پێ بکەن بۆیە بەشێک لە داواکارەکانی کورد لە ڕاستیە لە سەرەتاوە لە پایتەختەکانە بووە و بەشێک لە چالاکیەکانی کورد لە پایتەختی ئەو دەوڵەتانەیە بووە کە کورد بە جۆرێک لە جۆرەکان کۆنتاکتی هەبووە جا داگیرکاری بووبێ و دابشکاری بووبێ بە هەر شێوازێک لەو شێوازان. مەبەستمان لێرە سەرهەڵدانی کوردایەتیە لە ناوەوە واتە هەوڵی مەلا کوردەکان بۆ بە کوردیکردنی زانستەکانی ئیسلامی ئەگینا هەوڵ و کۆشی دەرەوەش لە ناوەیە بۆ بە کوردی نووسین وەکو ئەو بزوتنەوە ڕۆشنبیریەی کە ئەلەکساندەر ژابای کۆنسۆڵی گشتی ڕووس لە ئارزە ڕۆم لە ناوەڕاستی سەدەی 19 سەرۆکایەتی کرد ناچار بوو هەموو ئەو شتانەی کە دەیویست بە کوردی بنووسرێنەوە بە خوێندەواری کوردی ئەو سەردەما بسەپێنرێ بە تایبەتیش مەلا مەحموودی بایەزیدی دیارە و خوێندکارانەی یاریدەدەری ژابایان دەدا هەمویان پیاوی ئاینی و مەلا بوون. کۆمەلگای کوردی کۆمەلگایشی نەخوێندنەوار بوو یعنی هێندەی تەلقینی شێخانی تەریقات هێندەی تەلقینی تەچەکانی قادری و خانەقایەکانی نەقشبەندی کاریگەری تێکردوون لەوانەیە ئەم حرەکەتە نەتەوایەتی قەومی کە لە ئەوروپادا هەیە کاری تێ نەکردبن دوو هۆکار کاریگەری هەبوو بەسەر ئەم بزاڤە میلیە نەتەوەیانەوە یەکەمینیان شێخانی تەریقەت کە خەڵکیان و شێر کردو دۆ خەڵکی نەخوێندوار و متمانەیان پێکراوە دوو زوڵمی دەوڵەتی عوسمانی لە دوای 1950 لە دوای لە ناوبرنیمی نشینە کوردیا لا مرکزی سەر بەخۆکان هەردووچیان پێکەوە ئاوێتە بوون ئەم حرەکاتانیان دروست کردووە ئەم حرەکەتە میلیە درێژەی هەبوو سەری عەبدوڵڵا بکە مەلا سەلیمی بەدلیسی بکەنی پێ سیر نەبێ لە 1970 مەلایەکان و شێخ عەبدولسەلامی بارزان لە دۆ کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بەرامبەر بە کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی مذەکەرەیەک بدەنە دەوڵەتی عوسمانی داوا دەکەن زمانی کوردی لە ناوچەی بادینان لە قوتاب مەدرسە دینیەکان بە زمانی کوردی بخوێنن داوا دەکەن مەحاکیم و دادگایەکان بە کوردی بن داوا دەکەن باسکۆکردنەوە و ئیدارەدانی دەوڵەت بەبێ شەریعەتی ئیسلام و مەسەبی ئیمامی شافعی بێ یعنی تۆ سەیریکە و هەروەها هەموو ناوچە کوردیەکان بەرپرسەکان لە خۆیان بن یعنی ئەمە سەرەتای بزاوێکی بەڕێوەبردنێکی خۆماڵیە تێکەڵکردنی ئیسلاحی ئیداری خۆماڵی تێکەڵکردنی بزاوێکی پەروەردەی و ڕۆشنبیری و گەڕانەوە بۆ زمانی کوردی لەگەڵ ئیلتزام بە شەریعەت هەمووی پێکەوە ڕیفۆرمێک دروست دەکات ئەم بابەتە لە شێخ سەعیدە زۆر بە زەقیر ڕەنگەداتەوە لە مەلا سەلیمی بەدلیسە زۆر بە زەقیر ڕەنگەداتەوە هەتاوە گۆی تەیبینیمان کردوێ لە ئەگەر بگەڕێنەوە سەر ڕۆژنامەی کوردستان و نیشتیمانی ژێنکاف و کۆماری مەهاباد دەبینین هەتا ئەوێ ئەم کاریگەریە هەیە یعنی حزوری گەورەی هەیە ئەمە لە شێخ مەحموودە حزورێکی گەورەی هەیە بەڵام دەبێ ئەم حەقەتە بزانین لە شێخانی تەریقەتی نەقشبەندی ڕۆڵیان کاریگەرتر بۆ لە شێخانی تەریقەتی قادری لە سەرکردایەتیکردنی بزاوی کورد ئەوە یەک دوو ئێمە هاوشێوەی ئەوەمان بۆ نەتەوەکانی کەشەیە خۆ شێخ شامیلی چیچانی دەڵێن مریدی شێخ تەهای بابی شێخ عەبدوڵڵای نەهری بووە ئەمیش بە باشخانێکی تەریقەتی نەقشبەندی سەرکردایەتی بزاوی نەتەوایەتی چاچانیەکانی کردو دژی دەسەڵاتی ڕووس لە 1930ەکان ئەگە تێبینیمان کردو لە بەرامبەردا دەبینین عەبدولقادری جەزائیری لە جەزائیر بە هەمان شێوە هەمان قیادەی کردووە لە نێجیریا کۆمەڵێک حرەکاتی هاوشێوەمان هەیە کە تەریقەت و دین لەلایەکی کە خەمی نەتەوە نەتەوایەتیان پێکەوە جۆشداوە بەنسبەت ئەوەی ئەم حرەکەتە میلی حرەکەتێکی مەیدانی عەمەلی بووە بەڵام لەکوێ جانیبی نووسین و نەزەری جانیبی قوڵکردنەوەی تیۆری بەشداری لە وشاری نەتەوایەتی کردووە کە قسەیەتە سەردین بەڵاست ئەو کاتە دین وەکو نەریت وەکو کولتور بەهێست ئەگەر ناو کولتورە جیاوازەکان سێرکەین ئێمە کولتوری دینیمان هەیە کولتوری عەشایری و کۆمەڵایەتیمان هەیە و هەروەها کولتوری سیاسیشمان هەیە لە ناو کولتوری سیاسیە ئەدەبیاتی سیاسی کورد لەو زروفەیە تا ڕادەیەک پێشکەوتر بووە ئەدەبیاتی سیاسی کوردایەتی تا ڕادەیەک پێش زەمەنی کۆمەڵگەکەی کەوتووە و ویستوێتی خۆی دەرباسکە
لەو کولتورە سیاسی دراوسەکانی بەڵام کولتوری مەذهبی و دینی و هەروەها کولتوری کۆمەڵایەتی پێبەپی ئەم هەنگاوە نەڕۆشتووە بۆیە ئێمە ئەڵێن بیری سیاسی کوردایەتی ناتوانانی بڵێ لە قۆناغی بینیشتەکانە شکڵی گرتووە بەڵام چەکەرەی کردووە لەبەر ئەوە بیری دینی گوتاری دینی بەهێزتر بووە ئێمە ئەبینین لە کاتێکا کە چ میرنشەکان ئەگەر بەهێز بوون هەم بە فتووا بەهێز بوون ئەگەر لاوازی بوون هەر بە فتووا لاواز بوون بەڵام وەکەوەی هەر میری سۆران بە فتووا توانی سنوورەکەی فراوان بکە هەر بە فتووا دوایش بە فتوای علەمای سونەی دەرباری عوسمانیەکان دیسانەوە لاواز کرایەوە کەواتە فتووا هەم ئەتوانێت هەم هەل بووە هەم دەرفەت بووە بۆ میرە کوردەکان هەم هەڕەشەش بۆ میرە کوردەکان بۆیە دین ئەو چەکەیە کە تۆ ئەتوانی بەکاری بێنی لە تەشکیلکردنی ئەو گوتارێک ئەتەوێت خزمەت و کۆمەڵگەی پێ بکەی و ئەتوانێت کۆمەڵگەی باشتر پێ بژی ئەمە حاڵەتێکە کولتوری کۆمەڵایەتێکەش کولتورێکی عەشایری دابڕاوی ناوچەگەرێتی بەرتەسک بووە نەک لەسەر ئاستی شار چونکە ئێمە درەنگ شارمان دروست بوو ئەگەر ئێستش بتوانین بڵێن شارمان هەیە درەنگ شارمان دروست بوو بیری نەتەوایەتی بیری شارە بیری نەتەوایەتی بریتە لە تێپەڕاندنی بازنەی بچووکی عەشایری و ناوچەگەرێتی بۆ بازنەیەکی فراوانتر کۆکردنەوەی گروپێک لە شارەکان شتی کۆمەلگای کوردی بە بەراورد بۆ نمونە بە سروشتی کۆمەلگای تورک یاخود کۆمەلگای فارس یاخود کۆمەلگای عەرەبیش تا ڕادەیەکی زۆر جیاوازێکی گەورە هەیە تەنانەت لەو پێکاتە کۆمەڵایەتیانەشا کەلەیەکە چین هێشتا پێکاتی کۆمەڵایەتی کوردی جیاوازە لە پێکاتی کۆمەڵایەتەکانی ئەوان بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ کۆمەلگای عەرەبی کۆمەلگایکی خێڵێکی و کۆمەلگای کوردیش کۆمەلگایکی خێڵتیا زاڵ بووە لە ڕاستیە خێڵی کوردی بەقەدەر خێڵی عەرەبی چاوکراوە نەبووە خێڵی عەرەبی لە ئاستێکی بەرفراوانە مەسەلەن وەکۆی کە قورئان باسێکا ڕەحلەتە شیتائی وەصەیفی هەبووە دنیای دیوە بەس سەرۆخێڵی ئەمە نەیتوانیوە لە سنووری خێڵەکەی خۆی بچێتە دەرەوە لەبەرەوە زۆر جیاوازە کاتێک کە تۆ نخبەیەکی ڕۆشنبیر لە پایتەختێکا چالاکێنێنە دوای ئێوە بێتەوە ناو قوڵایی کوردستان و ناو کورد خۆی ئەم خەباتە بکە ڕوبەڕووی لەمپەر و پەڕگیریەکی زۆرە بێتەوە و دژایەتی ئەکرێ و ناکۆکی گەورە تووشە بێ ئەمە جگە لە دواکەوتویی و نزمی ئاستی هۆشیاری کۆمەلگای کوردی بە بەراورد بە کۆمەلگایەکە شارێکی گەورە و پایتەخت و وەکۆڵێ خەڵکێکی زۆر لە کەلتوری جیاواز لە فەرهەنگی جیاواز تا مامەڵاکە بۆیە کۆمەلگای کوردی لە ڕاستیە یەکێکە لەو کۆمەلگایانەی کاتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر کۆمەلگایەکی داخراو بوو لەو قۆناغەیە و ئاسان نەبووە کارکردن لە ناو با بڵێن شارە کوردەکانە ئەوە جگەلەوەی کە نخبەی ڕۆشنبیری کوردیش لەو قۆناغا نەیتوانیوە خۆی ساخکاتەوە بەسەر یەک جۆر لە تێڕوانین بەو مانایە پێتەڵێم کە لە سەرەتای سەدەی 20 بۆ کورد بۆ ڕۆشنبیری کورد بۆ سەرهەڵدانی جۆرێک لە فکر و لە ئایدۆلۆژیا لە کۆمەلگای کوردیە کێشەیەکەیە ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیری کورد هەوڵیاوە بە شێوازێکی بەرفراوان کۆی ئەو دید و تێڕوانین و ئایدیانیانی کە سەریان هەڵاوە بە جۆرە لە جۆرەکان لە نووسینەکانی خۆیان جارێکی تر بەرهەم بهێنێتەوە و تاوەکو خەڵکی کوردی پێشنا بکە لەبەرەوە دەرفەتی ئەوەی نەبووە بە تەواوی خۆی ببەسێتەوە بە یەکێک لە ئایدیاکانەوە مەسەلەن بە تەواوی کەسێکی سۆسیالیستی بێ یاخود بە تەواوی کەسێکی لیبرالیست بێ. لە دوای ساڵانی سەدەی 16 1591 عەلی تەرەماخی زانستی سەرفی عەرەبی بە کوردی نووسیوەتەوە ئەمە بریتیە لەو وانانەی بۆ فێربوونی سەرفی زمانی عەرەبی وتونیەتەوە واتە تەقریر یان محازەرەکانی تۆمار کردووە ئێمە دەشێ بیریش لەوە بکەینەوە کە مەبەستی تەرەماخی لەمەدا ئاسانکردنی فێربوونی زمانی عەرەبی بێ بۆ قوتابیانی کورد وەکو مەلا مەحموودی بایازیدیش لە پێشەکی کتێبەکەی تەرەماخیدا باسی کردووە بەڵام ئەمە ئەوەش دەگەیەنێ کە عەلی تەرەماخی ویستویەتی زمانی نەتەوایەتی ببێ بە زمانی نووسین هەروەها ئەوەشمان لا ئاشکرا دەبێ لە دڵسۆزی و هەستی نەتەوایەتی لای ئەم زانا کووردە بۆتە هۆی ئەوەی کە زانستی سەرفی عەرەبی بە کوردی بنووسێتەوە بە تایبەتیش کە هاتووە هەندێ بەڵگەی بە کوردیش هێناوەتەوە کە بەراورد لە نێوان بابەتە عەرەبیەکان لەلایەک و لەلایەکی تریشەوە بابەتە فارسی و تورکیەکانە دەکات.
سەرهەڵدانی کۆمەڵە و ڕێکخراوە یانە کوردیەکان دەتوانین بڵێن لە ڕۆژنامەی کوردستانی 1990 دەست پێ دەکات بە لە دامەزرانی کۆمەڵی اتحاد و تەرەقیەوە کۆمەڵی هێویەوە دەست پێ دەکات هێوان شێواش لە سەردەمی ئیتیحادیەکان دەگاتە چڵەپۆیەکی بەرزواتە لە پاڵ ئەم حرەکەتە میلیانە کە شێخانی تەرەقەت قیادەی دەکەن بۆ جوڵانەوە بۆ ڕزگاری لە بەرامبەردا کۆمەڵە گیانە بۆ فێربوونی زمان کۆمەڵێک ڕێکخراوی سیاسی دروست دەبێ و لە بەرامبەردا کۆمەڵە گۆبەر و ڕۆژنامە دروست دەکرد کە لەلایەنی تەوعیەکەوە لێرەوە حرەکەتی نەتەوایەتی دابەش دەبێت بۆ سەر دوو میحوەرێک بە باگراوندی دین و تەریقەت و بە باگراوندی گەڕانەوە بۆ شریعەت محارەبەی دەوڵەتی عوسمانی و ئیتیحاد و تەرەقی دەکا کە شێخ سەعیدی پیران و مەلا سەلیمی بەلیسی و بەشێک لە جوڵانەوە با بڵێن حرەکەتە سەقافیەکانی ئەو کاتە نوێنەرایەتی دەکەن و لە بەرامبەردا حرەکەتێک دروست دەبێت بە مەفهومی تازە من حرەکەتێکی ئەلمانیە ئەم حرەکەتا گەتۆتی بینیمان کردبێت لە کوڕانی بەدرخان و لەگەڵ کوڕانی شعبدوڵای نەهری لە قیادەکردنی کۆمەڵی اتحاد و تەرەقی دەنگەداتەوە زەناحێکیان دیدگایەکی ئاینیان هەیە زەناحێکیان دیدگایەکی ئەلمانیان هەیە بۆ قیادەکردنی کۆمەڵی تعالی و تەرەقی کوردستان کە دوایە ئەم کۆمەڵەیە لەسەر ئەم دوو ئاڕاستەیە دەبێت بە دوو حیزب دەبێت بە دوو بەش ئەمە ڕنگدانەوەی هەیە لەسەر کۆی ئەمیانە و حرەکەتە کوردیانە تۆ سەیری بیستەکانیش دەکەین سەر ڕەفی حلیمی و مستەفا پاشایان مڵچی و حرەکەتێکی سەقافیان هەیە بە باگراوندێکی ئەلمانی لە بەرامبەردا بەشێک لە شێخانی تەریقەت و بەشێک لە پیاوانی ئاینی قیادەکردنی حرەکەتەکەی شێخ محمود بە ئاڕاستەیشتر قیادە دەکەن واتە ئەم دوو شێوازە درێژەی هەیە تۆ لە سەردەمی شێخ سەعیدی پیران خالید بەچی جیرانی یەکێکە لە زوڵباتە گەورەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانی و ئەندا و سەرۆکی بابرین حزبی استقلالی کوردستانە بەدیدی قیادەی ئەم حرەکەتەکە دەکا بەڵام سیر دەکا کە ئەمەش خەسڵەتێکی گرنگە حرەکەتێک کە لە دەرەوەی بابرین شێخانی تەریقەت بێ حرەکەتێک لە دەرەوەی باگراوندی خانەقە و تەریقەتەکان بێ ئەمە کورد هاڵەتۆ لە نخبەیەکی خوێندەوار بەڵام نابێتە حرەکەتێکی ملی بۆ تەنها شێخانی تەریقەت دەتوانن حرەکەتی ڕاپەڕینەکان بکەن بە حرەکەتێکی ملی هەموو چی توێژەکانی کوردستان پێکەوە بەشدار بن 1950 تا 1970 تا 80 دەرکەوتنی شعبدوڵای نەهریە لەو فترەیە فراغێکی دروستە بێت لەو فراغەیە میری سیاسیمان نەماوە پێشتر لە قۆناغی میرایەتە میرەکان تعبیریان کرد لە کەسایەتی و پلەی باڵای سیاستکردن لە کوردستانە لەو قۆناغەیە کە میر نامێنێت کە عشرەتەکان دەسەڵاتی ویان نامێنێت چکە دەستیان کردو سەرکردنی عشرەتەکانیش بیرکردنێک سەر هەڵەیە کە شێخەکان و تەریقەتەکان چۆن عبای مەزەبیان هەڵگرتووە ئەوە عبای کوردایەتیش هەڵگرن ئەبینی بە دەرکەوتنی شێخ عەبدوڵای نەهری پێم وایە دقیق ناوەکە ڕاستەکە هەندێک لە ڕۆژهەڵات ناسان ناوێنێن باوکی ناسیۆنالیستی کوردیە بەو ماناییتر باوکی بیرێتەوایەتی کوردیە چونکە یەکەم سەر و ناوچەی تشکیلی بزودنەوەیەکەکە دووەم سەر و مەزهب خەڵکی غەیرە موسڵمان بەشداری تیاکە سێم سەر و عەشایری و فیدراسیۆنە مەنتیقەیەکەی خۆیەوە خەڵکی ناوچەکانی تری کوردستان بە لەهجە جۆراوجۆرەکان بەشداری لەوە ئەکەن چوارەم ئەوێ منەظەم بێت دوو کۆبوونەوە دوو کۆنفرانس ئامادە ئەکا کە لەوێ زۆر بەڕوونی لە وتارەکانە لەو بەڵگەنامەی کە بەجێ ماون زۆر بەڕوونی بە ئاماژە بەوە کاکە ئەڵێ ئێمە لە قاجار بەهۆی مەزهبەوە چەوسێنرێنەوە و مەزهب و زمان لە هەروەها لە عوسمانیەکانیش دیسانەوە بەهۆی دینەوە چەوسێنرێنەوە بەهۆی مەزهبەوە بەهۆی نەتەوایەتی و جیاوازی نەتەوایەتی ئەو چەوسێنرێن لێرە کوردین ئەوان تورکن لەم لاش کوردین و شافعین و سنین ئەوان شیعان زۆر جوان هەستی کردووە کە دین ئەتوانێت بە کەڵکی ئەو حاڵەتە بێت ئەوەیە لە هەفتانەیە چەکی غەزا کۆکاتەوە بەڵام تەسلیمی حکوومەتی ناکاتەوە هەڵیەگرێت بۆ کوردایەتی لە بزنەوەی کوردایەتی ئاخەرجیەکە کۆمەلگایەکی تا ڕادەیەکی زۆر داخراوە و بەداخەوە زۆر جار وەکو چەقبەستوش سەیرەکرێ و هۆکارەکەشی بریتێلەوەی کە ئاستی هۆشیاری تاک لە ڕاستیە لە ئاستێکی نزمە بەرز نییە زایدەنەوەش کە کۆمەلگای کوردی خێڵتەنیوێتی جاری وا هەیە تۆ لە ڕووکارە لە فۆرما سەیرەکەی هیچ دیاردێکی خێڵەکەی نبینی بەڵام لە ڕاستیە خێڵ ناخی مرۆڤەکانی ئێمەی تەنیوە عەقڵی مرۆڤەکانی ئێمەی تەنیوە من زۆر جار باس لەوە شەکەم کە زۆر جار ئێمە بە باگراوندێکی خێڵێکیەوە باز لە ناسیۆنالیزم و لە کوردایەتی و لە نەتەواکەین یعنی ئەمە گرفتی گەورەیە کاتێک کە تۆ لە ڕووی سایکۆلۆژی و با بڵێن کۆمەڵناسانەوە سەیری ئەمە بکەیت چونکە عەرەب و تەنی فاقد الشەیء لا یعطی
کەسێک خۆی تەواو ساغ نەکردبێتەوە و خۆی لە سنوورەکانی ناوچەگرێتی و خێڵ و سنوورە بەرتەسک و بچووکەکان ڕزگار نەکردبێت لە تا ئێستاش ئەو بڕای بە شەڕی گەڕۆک کۆڵان بێ ناتوانێت ببێتە بەرەمهێنەری فکرێکی ناسیۆنالیستی وا کە بتوانێت خزمەت بنەتەوەی بکە. لە ڕاستیە ئێمە بەر لەوەی پێویستمان بە گۆڕانکاری گەورە بێ لە کۆمەلگای کوردیا پێویستمان بەکرانەوە و گۆڕانکارێکی گەورەیە لە عقلی ڕۆشنبیری کورد، لە عقلی ناسیۆنالیستانی کورد، لە عقلی شۆڕژگەڕانی کورد. عقلی ئاینی یاخود با پێ بڵم فکری ئاینیە ئاراستەی ئاینی ناوەنەی هەرچانی ناوەنەی دوولایەنە کاریگەری هەبووە. لایەنێکی ئیجابی هەیە کە هیچ کەس ناتوانێت ئینکاری کە ئەویش ئەوەیە کە لە دوای ڕووخانی مێرنشینە کوردەکانەوە لە نیوەی یەکەمی سەدەی 19 واتە لە 1950کان بۆ دواوە کۆمەلگای کوردی بەهۆی نەمانی مێرنشینەکانەوە تا ڕادەیەکی زۆر پەڕەوازەیەکی زۆری پێوە دیارە، بێسەرکردەی پێوە دیارە، چینێک نابینی بتوانێت پێشەنگی ئەم کۆمەلگایە بکە بۆ گۆڕانکاری و ئاراستە پێدان. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لەم قۆناغەیە شێخەکان وەکو چینێکی تایبەتمەند لە کۆمەلگای کوردیا ئەبنە جڵەوگیری خەباتی کورد و کوردایەتی لە ناو کۆمەلگای کوردیا کە بە تێڕوانینی من لە شەعبەی دەڵای نەهریەوە دەست پێەکە و ئەوەی کە گرنگە ئەو قۆناغە تا سەر هەڵدانی شۆڕش شێعبەی دەڵای نەهری قۆناغێکی گواستنەوەیە و شێخەکان بە تەواوی دەرەکەون چونکە فەراغێکی گەورە هەیە وەکوتم لە فەراغی پێشەنگ بوونی کۆمەلگای کوردی هەیە. بەس ئەوەی هەیە کە ئێمە بیرمان بێ کە باز لە شێعبەی دەڵای نەهری و ئەو شێخانەی دواترەکەین کە تقریبان بۆ نزیکەی سەدەیەک پیاوانی ئاینی لە زۆربەی زۆری شۆڕشەکانە پێشەنگ و ئاراستە پێدەری شۆڕشەکان بوون، ئەمانە خەڵکانێک نین بەو مانایی وەکو لەگەڵ ڕێزمان و شتەنووس و دوعانووس سەیران کرد. شێخ معروفی نۆدەیی بۆ مەبەستی فێرکردنی زمانی عەرەبی فەرهەنگۆکێکی عەرەبی کوردی با قسەی کێش و قافێداردانا بۆ ئەوەی ئەحمەدی کوڕی واتە کاگ ئەحمەدی شێخ فێری عەرەبی ببێ، هەر لەبەرەوەش ناوی نا ئەحمەدی بە ناوی کوڕێوە. ئەمە لە پاشانە چووە ناو بەرنامەی خوێندنی قوتابخانەی ئاینی لە هەموو ناوچەکانی کوردستانی باشوور. ئەحمەدی خانی فەرهەنگۆکێکی عەرەبی کوردی بە قسەی کێش و قافیە نووسیوەتەوە بە ناوی نۆبار. ئەگەر ئەحمەدی خانی با یەکەمین شاعیری بڵاوکەرەوەی بیری کوردایەتیدا ننرایە کە پاش چاڵدێران کەوتە ناوەوە دەشیابوو وترایە ئەم بەرهەمەی بۆ ئەوە بووە کە منداڵی کورد فێری زمانی عەرەبی بکە، چونکە زمانی فێرکردن و تۆمارکردنی هەموو زانستە ئیسلامیەکان بووە. بەڵام بێگومان مەبەستی خانی ئەوە بووە وشەی نووسراوی کوردیش بێتە ناو قوتابخانەی ئاینیەوە. ئەم بەرهەمە لا قوتابخانە ئاینیەکانی هەموو ناوچەکانی کوردستانی باکوور دەخوێنرا. شێخ محمود نایە خۆ بکاتە خاوەنی کۆمەڵی کوردستان کە مستەفا باشەیە موشیدا دێمەزرێنەوە پێچەوەنەوە تەحەفوزی لەسەر ئەم جوولانەوەشەیە. شێخ سەعیدی پیرە نایە بێتە ئەندام لە کۆمەڵی ئیستقلالی کوردستان. خالد بەرجی جیلانی کە زوبات زابطێکی سەردەمی دەوڵەتی عوسمانیە و ئێستا بیری کوردایەتی هێناوێتی ناو کۆمەڵە و ڕێکخراوەکان قیادەی دەکات. ئەگەر تۆ تێبینیمان کردبێ بەگشتی قازم محەممەد کە دەبێتە سەرۆک کۆمەڵێژیەکە کۆمەڵێک مەرجی هەیە بۆی بێتە حرەکەتێکی میلی بۆی نایەوێ خۆی لەوە گەورەتر دەبینێ بێتە سەرۆکی حزبێکی نوخبەوی کە لە چوارچەوەی سنوورداری هەیە لەوێ فراوان بێت حرەکەتێکی میلی. وفقیان ئاسۆی بیرکردنەوەی شێخانی تەریقەت پیاوانی ئاینی بۆ بە میلیکردنەکە فراوانتر بووە لە ئەم کۆمەڵە و ڕێکخراوانە کە قیادەی چوارچوەیەکی نوخبەویان کردووە بۆ گۆڕانکاری لە کۆی کۆمەڵگادا. ئەمە مەلایەکە. مۆزوعی ئێمە کە زۆرتە دەڵێن زۆربەی جوولانەوەکانی ئێمە سەرکردەکانی مەلابوون پێم وایە ئەم مەفهومە ڕاستکەینەوە. بەشێکی زۆر تا 1950 تقریبا نیوەی یەکەمی سەدەی بیستم شێخانی تەریقەتی قادری و نەقشبەندی ڕۆڵی گەورەیان هەبوو لە قیادەی جوڵانەوەی کورد. تۆ مەلا خەلیلی مەنگوڕی لێگەڕە لە ئێران ناوچەی مەنگوڕایەتی کە بەرامبەر بە هەندێک گۆڕانکاری بەرەو ئەلمانی بردننی ڕەزا شا جوڵانەوەیەک کرد ئەژیناوەکانی کە مەلا نەبوون هێندەی شێخی تەریقەت بوون مەلا سەلیمی بەدلیسی و شێخ شەهابەدینی برای شێخی تەریقەتی نەقشبەندی بوون لە ناوچەکانی وان و دیاربەکر. شێخ سەعید شێخی تەریقەت بووە لە ناوچەکانی بالۆ و شێخ عەبدوڵڵا شێخی تەریقەت بووە، شێخ عەبدولسەلامی بەرزان شێخی تەریقەت بووە.
ئەمانە شێخ مەحموود شێخی تەریقەت بووە کە کوڕی شێخ سەعیدیە. شێخ سەعیدیەکێک بووە لە پیاوە کاریگەریەکان کە لە 1970 لە مووسڵ لە ڕووداوێکی نادیارە بابرین شەید کرا. ئەمانە ڕۆڵی کاریگەریان هەبووە لە بەگەڕخستنی سین و توێژەکانی کۆمەڵگادا. یەکێکی تر لە خزمەتەکانی ینی ڕۆڵی خانەقا و مزگەوت و تەکیەکان و مەدرسە شەرعەکان بریتی بووە جیا لە دروستکردنی زاناکە باسمان کە ڕۆڵان هەبوو لە تاریخی کورد و هەموو مێژنووسانی کورد بەرهەمی ئەو مزگەوت و شتانن شەرەف خان ئەبوو حەنیفەی دینەوەری تا ئاگاتە شەرەف خان تا دواتر و ئەوانەش کە خزمەتی دەرباریان کرد و خزمەتی میرنشینەکانیان کرد دیسانەوە هەر لە حوجرەکانە فێری نووسین و میرزایەتی بوون. یەکێکتر لە سوودەکانی ڕۆڵەکانی حوجرە و مزگەوت و خانەقەکان بریتی بووە لە خزمەتکردن بە شعر و ئەدەبی کوردی. سەرەتا وەکو شعر و ئەدەبی کوردی و نەقڵکردنی فۆکلۆر وانە لە عەلی بەردەشانی و ئەوانترە بیگرا، دواتر لە تەشکیلکردنی ئەو شعرە کوردی کە زۆر تایبەت بووە، هەم لە کێش و سەروایە، هەم لە زمانە، هەم لە کوردی نووسینە، کەم وەکو مەسعود محەممەد ئەڵێ شعرەکانی نالی ئەگەر بەراوردیان بکەی ینی هەندێک جار لە شاعری هەرە بەرزەکانی فارس و ئێرانی شتێپەڕەکەن، بەڵام لەوچە پەیوەندی بە بێدەوڵەتی و بێکیانی سیاسیەوە بووبێت کە فرامۆش کراون. لەناو ئەم مزگەوتانە و لەناو ئەم مەزەبانە بە شیعە و سوننەوە لە مەدرسەکانە خەڵکانێکی باش مامە دروست بوون کە ئەدەبی زارێکی و مێژوو زارێکی ئەمەیان پاراستووە و هەروەها شانازیان بە کوردبوونی خۆیانەوە کردووە. ئەمە هەنگاوێکی زۆر گەورە و بازانێکی گەورەیە کە بیری کوردایەتی لە هەستکردن بە ناوچە و شانازیکردن بە ناوچەگەرێتەوە بگوازیتەوە بۆ فەخر و شانازیکردن بەسەر ئەوانی تیکەیە، ینی هەویەکەی خۆت کە وەکو کوردی بەرابەر ئەوانی تردانێ لە کی ئایبینین ئەمانە. ئێمە ئەگەر سەیری لە ئەدەبیاتی زارێکیە کە نەقڵ کراوە بنووسن لە ئەڵماسخانی کەنۆڵەیە ئایبینین کە مشک و پشکیلە بە شێوەزاری کوردی هەورامی نەقڵەکە و ئەنووسێتەوە. لە خانەی قوبادیە ئایبینین، لە خانەی قوبادیە ئایبینین، لە تاریخ الئەکراددا ئایبینین، لە کتێبی تاریخ الئەکرادی هەکاری ئایبینین کە شتی زۆری کورد و ئەوانە بینین نەقڵ کراون لەم جۆرە کتێبانەیە. و لە ناو سۆرانیشە ئەبینی لە ناو حوجرەکانە کەسانی وەکو سالم و نالی و مەحوی و کێوکێ دەرەکەون کە ئەمانە بە جۆر لە جۆرەکان خزمەتی شکڵگرتن و سەرەتاکانی دەرکەوتنی بیری کوردایەتیان کردووە. ئەوە تا لە خانە لە حاجی قادرا ئەیبینین ئەڵێ لە وەصفی خوایە لەگەڵ خواشە جۆرێک لە فەخری بە کوردایەتیایە ئەڵێ معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری. خوا پێویستی بەوە نیە بە کوردی قسەیەگەڵ لە عەربی قسەیەگەڵا بکەی، بەڵام ڕزەقکردنەوەی هەویی کوردی و زمانی کوردی بەرامبەر بە عەرەب و تورک و فارس و ئەوانەیە. پێش ئەوە ئێمە ئەبینین لە هەورامیە لای خانەی قوبادی ئەیبینین. هەوڵی تریش دراوە بۆ بە کوردیکردنی قوتابخانەی ئاینی ئیسلامی وەکو کۆشش و تەقەلای مەلایونسی هەڵکەتەینی کە لە ئەنجامە 3 نامەی لە زانستی سرفدا بە کوردی نووسیوەتەوە. کۆمەڵێک دەستنووسی ئەم نامانە لە نامەخانەکانی ئەوروپا پارێزراون. بەم جۆرە دەبینین قوتابخانەی ئاینی دوورەپەرێز وەستاوە لە زمانی کوردی و کللتوری کورد، بەڵام ئەوەندە هەبوو دڵسۆزی و هەستی بەشێک لەو خوێندکارانەی کە لەم قوتابخانە ئاینیانە دەرچوون ئاوڕیان لە زمانی کوردی و خوێندەواری نەتەوەکەیان داوەتەوە و نووسینیان کردووە بە کوردی. نەوەکو تەنیا ئەو شتانی پەیوەندیان بە ئاینەوە هەیە، بەڵکو هەموو شتێکی کە پەیوەندی بە ژیانەوە هەیە لە مەولودنامە و شعری ناو خەڵکەوە بگرە تا دەگاتە غەزەل و قەسیدەی هەجوو کراوە و نووسین و پەخشانی کوردی و هونەری هەموو بابەتەکانی داهێنانی ئەدەبی کوردی بووە. لەمەدا ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە حوجرە و قوتابخانەی ئاینی ئاوڕیان لە زمانی کوردی نەداوەتەوە، بەڵام خوێندەواری کوردیان پێگەیاندووە. ئیتر ئەم خوێندەواریە بووەتە هۆی ئەوەی کە خوێندەوارەکە ئاور لە زمان و کللتوری نەتەوەکەی خۆی بداتەوە.